چونکە یەکەمین شتی ئەم پیلانجیێڕانە چییە؟ جیاکردنەوەی دین لە دەوڵەتە بۆ ئەوەی نە کە دین نەمێنی، بەس بۆ ئەوەی کە ئەوان بتوان لە ڕێگای ئەم حکومەتەی کە دین لە دەوڵەت جیاکردێتەوە کە پێ ئەڵێن عەلمانی، بۆی کە بتوان ڕیبا بدات بە حکومەت و بە میلەتە. بەس مەبەستیان ئەوەی ڕیبا بدە، بۆیە لێت ئەگەڕێ نوێژ بکەیت ئەم عەلمانیەتە غەیرە مولحیدە ڕێدا بە نوێژ بکەیت، بەڵام ئەوێت نوێژگەرێکی قەرزدار بیت، مەلایەکی قەرزدار بیت، مزگەوتێک دروست بکەیت لەسەر قەرزە و هەرچی بنیاتە هەیە لەسەر قەرزە، چونکە ئەزانێت بەو قەرزە ئەم مزگەوتە و ئەو مەلایە و ئەو قوتابخانە و ئەو مەحکەمەیە و ئەو حاکمە ئەم سەرکردە و ئەم پەرلەمانە ئەو حکومەتە و ئەو میلەتەی کە مەطبەخێکی کڕیوە، تەباخێکی کڕیوە، قەنەفەیەکی کڕیوە، هەر هەموو ئەبن بە کۆیلە و بە بانخوازی ئەو، چونکە هەموو قەرزداری ئەوەی. بۆیە ڕێگادەدا نوێژ بکەیت، بەڵام ئەوێ بە قەرزداری نوێژ بکەیت. ئەم قەرزێکی ئەشدا کە بەوە باسکردن ئەم پارەش نادات، بەس ڕقەم ئەدا و تەواو. بیا بۆتان باسەکەی ئینشاڵڵا دەرسەکانی داهاتوە کە چەند چاواشەکراوین کە چمان ئەدەنێت، ئایا پارەیە بەڕاستی ئەمان دەنێت بە سوشی دێتە سەرێ یان گاڵتە جاریە؟ کە ئەمە سەر ئەوە پرۆفیسۆرەکان بخۆشی لەوە پێشتر کار بەدەستێکی وەزارەتی وەزیری ئەڵمانیا بووە، وەزیری دارایی، کە باسەکانی کە لە ئەوە دەرچووە. بابزانم پرۆفیسۆری ئەڵمان کە بۆمان باسەکاتن ئەڵێ چی فەڕەنسیە کە دەردی فەڕەنساش بە دەردی ئەڵمانیایە کە هەمان کێشەیە. بزانین چۆنمان بۆ باسەکاتن پرۆفیسۆر ماریس ئیکۆنۆمیک، بزانین چی ئاگوری ناس. Wir werden darauf geeicht, dass wir zahlen müssen, dass wir zurückerstatten müssen, dass wir mehr arbeiten müssen, um mehr zurückzuzahlen. Dadurch, dass die Schulden immer mehr erhalten bleiben, bleiben die Menschen permanent in der Pflicht und man fühlt sich schuldig. So hart das klingt, aber das ist eine moderne Form der Sklaverei. So wie früher bei den Römern, wo Schuldner und ihre Frauen als Sklaven verkauft wurden. بالضبط سيد كالي اما بروفيسور فرنساوي بوي كالي فرنساوي الماني نمساوي امريكي كردستان عراق هم يكشي هم قرضدار ام كومبانيا وانا هیچ شان دبارة داز دينا قدر من اوسا كرداني كا ايما شانازي بيواكينو خلقانك شانازي بيواكين سپاس بو خدای گەورە کە هیچ سەرکردەی بە سەرکردەی خۆم نازانم، چونکە سەرکردە نینە هیچ باڵا هیچیان بەدەست تەنها ئەوەندەی وڵات بفرۆشە پێگە سەرچیەکانی وڵات بفرۆشە و تەنها بۆ کورسەکەی خۆت بژە و تەواو بڕایەوە. ئەوەی کە لە ئەوروپاش لە ترامپ و لە ئەنگلا مارکۆن تەنها معاشەکەی خۆی وەرگرێتونێت لە دوای خۆی چەندی قەرز بەجێهێشتووە، ئەوە کێشەی ئەو نییە بە میلەتەکەی کە لە دایک نەبوو بە ئەو بداتەوە. بۆیە کە بخۆشتان بینیتان وەکو مجریمێک سەیری ئەو سەرکردانە ناکەن، نەک وەکو لە میدیاکان ئێمە ئەوانە هەموو بە مەلایکەت لەلای ئێمە کە ئینسانی باشن و عادلن و معاش دەن لە کاتێکە نهێنین معاشەکەیان لەسەر ئەو منداڵانەی کە ئێستا لە دایک نەبوونە. ئەڵێ بێگومان ئەم سیستەمێک ئێستا هەیە پرۆفیسۆرە واڵێت فەڕەنسیە ئەڵێتن ئەمە بەشێکە لە ئەو کۆلیایەتیە سەردەمیەی کە ئێستاکە هەیە، هەروەک چۆن لە سەردەمی ڕۆمەکانە کۆلیایەتیە بوو، ئێستاکە هەمان کۆلیایەتیە بەڵام بە ڕەنگ و ڕوخسارێکی ترەوە، چونکە ئێمە تاوانبار کراوین بۆی کە قەرزدارین. لە ڕێگای تاوانبار بە قەرزدارێک هەست بە قەرزداریەکەیت ئەبێت شەو و ڕۆژ ئیش بۆ بکەیت بە حکومەت و بە میلەتەوە هەموو پێگەکانی ژیان بەکاربینی بەبێ ڕەچاوکردنی هیچ ئەخلاق و سانسۆرێکە، ئەبێ هەموو شتێک بخەیە گەڕ لە ئافرەت، لە منداڵ، لە کچ، لە حەشیش، لە دەرمان، لە مەشروبات، لە یانەسیب، لە قومار، هەموو شتێک بخەیە گەڕ بە ناوی ئازادی و ئازادی ڕادەربرین و نازام دموکراتی و ئەم شتانە ناوی مافی مرۆڤ و مافی ئافرەت و ئیتر بۆی کە بازارێک دروست کرد بەس بۆی کە قەرزەکە بدەیەوە لەو لاشەوە زەریبە و ڕسومات و وزە و ئیتر ئەو شتانە زیاد کرد لەسەر میلەتە تا وای لێ هاتووە ئێستا کە لەتوانێت ئەو وڵاتاندا نەماوە. بۆی ئەبینی چەندین جار لە ئیسپانیا، لە پۆرتوگال، لە یۆنان، لە ئەڵمانیا مزاهرە ئاکرێت ئەو خەڵکە دێن ئەڕژێنە سەر جارەکان بەڵام نیشان نادرێن. هەروەک چۆن لە فەڕەنسا لەو ماوەیە پێشتر کە کرا کە خەڵکی ئەڕژان لەبەر زۆربوونی زەریبە و گرانبوونی سوتەمەنی و ڕسومات و هەروەک چۆن لە وڵاتەکانی ئێمە ئەو شتانە هەموو ڕووی داوە وردە ئێستا کە لە توانای مرۆڤەکاندا نەماوە ئەم پارەیە بدەن. بۆیە جیهان لەژێر گەورەترین داڕمانی ئابووری جیهاندایە، بۆیە هەموو هۆشداری ئەدەن بەوەی کە ئەبێ ئامادە باشی بکات هەر کەسێک کە خاوەن عەقڵە ئەبێ ئاگادار بێت کە هۆشداری ئەدەن. ئینشاڵڵا دەرسەکانی داهاتوو بۆتان باسی کۆمەڵێک شتی نهێنیترێکم بۆی کە بەرچاوڕوون بێت، نەوەک ئێمەی ئیماندار لە شتەکان نەکۆڵینەوە وەکو خوای گەورە ئەمرمان پێکات کە ئەگەر ئینجا ئەفەرمی ئەیها الذین ئامنوا ئین جاءکم فاسق بنبأ فتبینوا، ئەگەر فاسقێک هەواڵێکی بۆ هێنان لێی وەرمەگرن بەڵکو لێ بکۆڵنەوە، نەوەک ئێمە بڕیاری خراپ بدەین و کەسێک زاڵم بکەین بە مەزلومیش بکەین بە زاڵم. ئیتر خوای گەورە بەرچاوڕوونیمان پێ بدات، هیدایەتی هەموو لایەکمان بدات. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.